سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش. قوتابیان خوێنکارانی ئازیز، من سرود خورشید لە کەناڵی ئاسۆی زانکۆ لە خزمەتی ئێوەی خۆشەویستین بۆ درێژەدان بە ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆ پەیمانگاکانی هەرێمی کوردستان تاوەکو بزانین کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین بە پارالێل بە ئێواران پارێزگا و گشتی لە ساڵی خوێندنی 2022-2023 لە چه ئاستێکایە. ئێمە لە درێژەی ڤیدیۆکانمان سەبارەت بە زانکۆی گەرمیان درێژا دەین بە باسکردنی کۆلێژەکان لە کۆلێژێکی نوێ بۆ ئەوی خۆشەویست کە کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتەکانی خانەقینە بۆ ئەوی خۆشەویست باسەکەین با بزانین کەمترین کۆنمرەکان لە چه ئاستێکایە. ئێوەش بۆ وەرگرتنی داتا و زانیاری لەگەڵمان بن و درێژەی ڤیدیۆکەمان ببینن. یەکەم بەشمان لە کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتەکانی خانەقین بەشی زمانی کوردیە کە زانستی و وێژەی وەرەگرێت 65.803 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 6.070 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. بەشی جوگرافیا زانستی وێژەی وەرەگرێت 65 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. 60 پارالێلی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. بەشی دەروونناسی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 65 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرە بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 6.309 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. ئێوارانی پارێزگا 54.14 و گشتەکەی 59.428. بەشی زمانی عەرەبی کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 64.731 زانکۆڵاینی پارێزگایە و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. پارالێلی پارێزگا 6.037 و گشتەکەی 61.64. ئێوارانی پارێزگا 60 و بە هەمان کۆنمرەش بۆ گشتەکەی. کۆتا بەشمان لە کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی خانەقین بەشی زمانی ئینگلیزیە کە لەقەکانی زانستی وێژەی وەرەگرێت 62 زانکۆڵاینی پارێزگایە و گشتەکەی 70.473. پارالێلی پارێزگا 58 و گشتەکەی 64.734. ئێوارانی پارێزگا 58.1 و گشتەکەی 61.3. قوتابیان و خوێنکارانی ئازیز، ئەوەی باسمان کرد کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بوو لە کۆلێژی زمان و زانستە مرۆڤایەتیەکانی خانەقین لە زانکۆی گەرمیان. بە هیوای ئەوەی جێگەی سود و ڕەزامەندی بێت و داتا و زانیاریەکی ورتان لەبارەیەوە وەرگرت بێ. ئەگەر پرسیارێک یاخود ڕوونکردنەوەیەکتان پێویست بوو ئەوە ئێمە لە یوتیوب هەروەها لە ئینستاگرام بە هەمان ناو و ناونیشان لە خزمەتی ئێوەی خۆشەویستین. پرسیارەکانتان بنێرن بە خۆشحاڵیەوە ڕوونکردنەوەی زیاترتان پێ ئەدەین. بە هیوای سەرکەوتنتان لایک و کۆمنت سبسکرایبی کەناڵیش لە یاد مەکەن و هاوڕێیانیشتان ئاگادار بکەنەوە با کەناڵەکەمان بناسن.